سڵاو قوتابیانی بەڕێز دایک و باوکانی بەڕێز من نام یاد عەلی دڵدارەوە لە هەولێرەوە هاتووم لە باخچەی جوانی کلێڤەر دەخوێنین ئێستا ئامادەم ئێستا مامۆستاکەن پرسیارم لێ بکەن. زۆر سوپاس کاکەیات. ئامادەی کاکەیات؟ باشە جان. How many days of a week? Sunday, Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday, and Saturday. Very good, Kakayat. What is the name of animal? Lions, dog, parrot, eagle. Very good, Kakayat. دەتوانیت دوو جیاوازی لۆم بڵێر بینی حیواناتی بەڕی ومە pet animal or wild animal. Lion pet animal or wild animal. Lion بەڕیە or ماڵیە. Lion دەتوانی لە بەڕیە. مانای wild. Dog wild animal or pet animal. Dog ماڵیە. ماڵیە. Very good. Parrot ماڵیە. ماڵیە. سوودی پارۆتی دەتوانی پێم بڵێ؟ پارۆت قسەمان لێ دەکاتن دەتوانین لە وشەی باش لێ فێرکەین بەس ئێگڵ نابی. ئێگڵ زۆر خراپە دەستەوەی زۆر هاتوو کۆشتی دەخوا نابی لە هیچ وشەک ئێگڵی ئەو بکەین. ئەنای ئێگڵ بەڕیە ئەو ماڵیە. Wild animal or pet animal. لە ماڵێ یان بەڕیە؟ بەڕیە. بەڕیە. Very good. باشە کاکەیات. وشتر گوتمان بە وشتری چ دەڵێن بە ئینگلیزی؟ هشتر camel. فیل. elephant. مار. sheep. بزن. goat. سوودی goat or sheep سوودەکانی چیە بۆ ئێمە؟ بۆ ئێمە کاو دەزانیت چێ سوودە چێیە؟ ئەوە گۆشتی ناخوا جیای دەخواتن پێستەکانی لۆ خواردنی نییە خوریەکان جلک پێ دروست دەکەین شیرمان لۆ دەکا پەنیر ماست ئەو شتانە بۆ مەسعودی هەیە. Very good کاکەیات. Very good. سوودەکانی ئاژەڵەکان زۆر باشە کاکەیات. دەتوانی شێوگی کیمیایەکی ئاوم بۆ بنووسی؟ شێوگی کیمیایی ئاو. مانای دوو هایدرۆجین و ئۆکسجینەک وەنیە؟ سوودەکانی ئاو دەتوانی لۆم بژمێری؟ بەڵێ. ئاو سوودی چییە لۆمە؟ ئەو لۆمە باشە لۆ ئەوکان لۆ جاندارەکان باشە لۆ مرۆڤەکان لۆ جیا ئەو شتانە لۆ دار و ئەوانە وشەشی زۆر باشە لە ئاو ئاو پێویستە زۆر سەرف بکەین؟ نابێ ئەو نابێ سەرف بکەین بێ قەپات بکەین ئاو لە کاتی پڕبوون. کاتی پڕبوون زۆر باشە. زۆر باشە سوودەکانی ئاو بۆ خواردنەوە. کاکەیات فڕین ئەو باڵندانەی کە دەفڕن چ پێ دەڵێن؟ فڵای. مەڵەوانی؟ مەڵەوانی سوین. ڕۆیشتن؟ walk.
خوایە واتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە خوایە واتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە دەشتی خۆشی و ڕەنگینە ئاوی کاوسەرە خاکی گاوهەرە پڕ لە گوڵ و نەسرینە پڕ لە گوڵ و نەسرینە ئەدەی ئادەی ئێمە مناڵ بەفر بن وەرزەکانی ساڵ ئەدەی ئادەی ئێمە مناڵ بەفر بن وەرزەکانی ساڵ بزانین بۆ زانین فەرزە وەرزەکانی ساڵ چوار وەرزە بزانین بۆ زانین فەرزە وەرزەکانی ساڵ چوار وەرزە یەکەم بەهار دووەم هاوین خوداوەهای بۆ داناوین سێم پاییز چوارەم زستان بیان ناسا لە کوردستان بیان ناسا لە کوردستان وەرزی سێمانجی تەواوە نەگۆڕێ و قەت نەگۆڕاوە وەرزی سێمانجی تەواوە نەگۆڕێ و قەت نەگۆڕاوە یادگوڵەکەم دەتوانی چەند وشەی بنووسی؟ باشە دەتوانی بنووسی شار؟ بێنووسە. Very good. بنووسە هەولێر. Very good. بنووسە باف. باف. لە دنیا. شما بردم نکنه بردم نخوێنم
منداڵی کوردین ئازانە بەرد و گورجین هیوامان تێکۆشانە بۆ سەربەستی نەشتیمان چون نایڵین دەستی زۆردار مان کات پەست و خەمبار چونکە خاکی کوردستان شانازیە بۆ هەمووان ئەسناوەرە باش نەبین لە ئاشنا چاکتر هەروەکو برابین نەدەبیستووە برا لە پشت برابێ مەگەر مقەدەر لە لای خودا بێ کۆمەڵێ ڕێوی سێرەشکەنن پۆلێ چۆلەک باز ئەفڕێنن تەنها بەیەک پەند هیچی پێ ناکرێ کە کرد پێنج کە بەرگێگرێ مشتە کۆڵە ئابێ ناودەم مەشکێنێ ڕەنگی پەن نانەد و دوژمن ئابسێنێ ئاشناوەرە باش نابین لە ئاشنا چاکتر هەروەکو برابین نەدەبیستووە برا لە پشت برابێ مەگەر مقەدەر لە لای خودا بێ. What's the favorite food symbol? گوێز What's the favorite food rabbit? کارۆت What's the favorite food dog? ئێستێکیدا زۆر باشە. What's the favorite food mouse? چیز Very good, very good کاکە. کاکەیات دەتوانی پێمان بڵێ ئیشی دکتۆر چییە؟ ئایم دکتۆریاتری دەستپێ بۆ وەردێ RL. Very good. ئەی کاری سستەر چییە؟ The nurse helps with the doctor. ئافرین. ئەی مامۆستا ئەرچی چییە؟ Teacher us. کوتی ئەی ئاگر کوژێنەوە؟ Fireman put the fire out. Very good. ئەی پۆلیس ئەرکی چییە؟ Policeman brought out coaching. Very good, very good کاکەیە. Daddy finger, where are you? Here I am, how did you do? Mommy finger, where are you? Here I am, how do you do? Brother finger, where are you? Here I am, how do you do? Sister finger, where are you? Here I am, how do you do? Baby finger, where are you? Here I am, how do you do? Shut the door to mommy, shut the door to mommy, shut. My brother, shut the door to brother, shut the door to brother, shut. Rayma, shut the door to Rayma, shut the door to Rayma, shut. Baby, shut the door to baby, shut the door to baby, shut. Kaka, Hornby lives in a Humbi, أو شوينيكا Hornby لنا تيدا دشي حسيته Hornby lives in a Humbi, مش هنجي Berenji Ice, Spider lives in a Web, Lion lives in a Den, Very good. Fish lives in a Water, Very good. Write down spring. Very good kaka. Summer.
Very good. Very good. 3. Write down 3. 3. Take the table. 3. 3. Very good, Kakayat. Write down wing. Wing. Nose. Wing. Very good. Wing معناها يكتبوا كاكيات. Wing. يعني بال. Very good. Bali. Bali تصير بالي. بالي. وي. Bird. Egg. Bird بالندي. Okay. بالي سافرته بالي بالندي. بالي Wing بالي. معناها يكتبوا. وينك وينك بال بالي أوي بال دكان. Very good. Very good, Kakayat. Write down 1 plus 1. One plus one Equal. equal two. 2 plus 2. Two plus two equal four. Very good. 3 plus 3. Three plus three Equal. equal From how many? 4 plus 4. four. Five plus 5. Very good, Kakayat. دەتوانی لە 15 لۆم بنووسی تا 16. 15 چۆن دەنووسێ؟ One, 52, 53, 54, 55, 54, very good. 56, 57, 58, 59, 14. چ ژمارەك دێ لە پاشی؟
Very good کاکەیان سکستی زۆر باشە. What's the parts of the body? Head, eyes, nose, mouth, arm, hand, leg, knees, toes, elbow, chest. Very good کاکەیان. Twinkle, twinkle, little star, how what you are, up above what you are, diamond and the star. Twinkle, twinkle, little star, how what you are, up above what you are, I'm a monkey and the star. حولي الشاري شينم لدوري طالجينم لتناود أخوين موا وقول دادا شين موا حولي الشاري قول كردانم هادي أدو ميدانم أول كوزي كوهرا فرلاقو كوهرا فرلاقو كوهرا